دوای 8 ساڵ بەسەر سێم کۆنگرەیدا و 5 ساڵیش دواکەوتنی کۆنگرەی چوارەم سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کۆنفرانسێکی ئامادەکاری بۆ کۆنگرەی چوارەم لە هەولێر بەڕێوە بێت. نەقیبی سەندیکای ڕۆژنامەنووسانیش ڕای دەگەێنێت دەبێت قەرەبووی و هەموو ساڵی ڕابردوو بکەینەوە و باشترین قەرەبووش ئەوەیە کە کۆنگرەیەکی جۆری ببەستین. پرۆژە پشتگارێکمانێک کە لە ئەنجومەن ئامادەمان کردووە ئەوڕۆ مناقشە دەکەن ئەو کۆنفرانسێکی ناوخۆی لق و نووسینگە و لیژنەکانە مناقشەی دەکەین هەمیان بەشدارن کۆی تێکڕای لق و نووسینگە و لیژنەکان بەشدارن هەموو سکرتێرەکەەوە ئەم لیژەکانی دوای ئەوەی کە مناقشە دەکەین تا ئێوارە بە جۆرێک لە ڕای دەردەچین بچاما ڕوونتر دەبێتەوە ئەو وەختە تێدەگەین ئایا کۆنفرانسەکە چۆن دەبێت شکلی کۆنگرە چۆن دەبێت لیژنەکان چۆن دەبن کە ئەو ڕێڕسمانەتەوە بوون ئەو وەختی ئێمە بیگومان لە ساڵی دادێ کە دیگومان لە هەموو حاڵێتێکدا ئێمە دەبێت کۆنگرە لە ساڵی 2020 بکەین کە ئەو کارانەتەوە بوون ئەو وەختە ئەنجومەنی سەندیکا بێگومان لە نزیکترین دەرفەتدا لە ساڵی تازە وادەی بەستنی کۆنگرە دەبستێ کۆنگرە استحقاقە و دەبێ بکرێ و دەبێ هەموو لای شتێدا بەشدار ئێمە 8,000 ئەنداممان هەیە لە ڕابردوودا 25 ئەندام یەک نوێنەری هەبوو ئێمە کاتێک بڕیاری کۆنگرە دەدەین ئەو وەختی دەزانین چەند کەس ئابۆنەی داوە چکە ئەو کەسەی ئابۆنە دەدا و حەقی هەیە بەشدار لە کۆنگرە ئەو وەختی ئێمە دێین ڕێژێک دادێنێن ئایا بۆ نمونە کۆنگرە پێک بێ لە 150 کەس لە 200 کەس لە 100 کەس ئەو وەختی ڕێژەی دەنگدانەکە دیاری دەبێت چێ دەبێتە نوێنەری چێ ئەوە مؤجلە فی کل حال بۆ کاتی خۆی. بەرپرسانی هەردوو لقی هەولێر و دۆکی سەندیکای ڕۆژنامەنووسانیش ئەوە ناشارنەوە کە دواکەوتنی وادەی کۆنگرا کاریگەری خراپی بەسەر ڕەوشی ڕاگەاندن هەبووە و هاوکات ئەم هەنگاوی سەندیکاش بە گرینگەوە دەبینن. دواکەفتنە هەر بژین کۆنفرانسێکی یانجی تەخەکۆ گرێدای جوواکی کوردستانی بتأكيد کاریگەریەکە خراپ دەسەر وێ تەخەیەدەکردن تایبەتی ئەگەر ئەم بەسی تەخاڕوژە مەوانە بکەین و کارتێکێنەکە ئەکسەر سەر جوواکی هەیە کارتێکێنەکە ئەکسەر سەر وەرگیری هەیە بۆ هەندێک و تەسیرە ڕێیەگەشتیر کات وەگە دەسەڵاتە چەرم بگومان ئەف کۆمبوونە ئەڤروکێژی تەحزیریە یعنی پتر بەرهەڤیە بۆ كونغري يعني افريكا دي بترين رابوتشون انا ورقتن او مسوده او بلانا كل الانجماني داناي دي جمارك رابوتشون اي ورقتن وك بلانك گشگیر دتا برهفكرن بوند كونفرنس چه شوه بهتكرن يعني چه شوه كي آسان ام ورگرين بوند كونفرنس بروجيكا يعني يسر كيفتي بتا انجام دانش بلي هندجي ام بشين وقت طاقات بشري ويتمروا يعني يتبجنيت معنوي وحتى يتمادجي ام كيمتر لبكين بدلنياي هرمون يبونويك يعني باشا ئەمێنێتەوە سەر ئەوەی یەک خاڵ هەیە ئێمە بەڕاستی ئەگەر مەسەلە کۆنگرە لە پێناوی کۆنگرەیە بێ ئەمە کارێکی خراپە من لە ئەوە ڕۆژەوە لە 2011ەوە تەکیدم لەسەر یەک خاڵ کردوێتەوە ئەویش ئەوەیە ئەو کۆنگرەی کە ئەکرێ کۆنگرەیەکی نەوەئی بێ بۆ لەبەر ئەوەی هەیکەلی سەندیکا بەڕاستی هەیکەلێکی سەقەتە یاسایەکە یەک دنیا کەم و کوڕی تێدایە یاسای ڕۆژنامەگەری یەک دنیا کەم و کوڕی تێدایە کەسی مەسەن هیچ زمانێکیشی هەموارکردنەوەش نییە بەوەی مەترسیان هەیە لەوەی کە ئەو ئازادیانی کە تەسبیت کراوە بەرتەسک بێتەوە بەتایبەتی لە یاسای ڕۆژنامەگەری کوردستان تا ئێستا سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان سێ کۆنگرەی بەستووە و دوا کۆنگرەی لە ساڵی 2011 بوو بە پێی یاسای سەندیکای ڕۆژنامەنووسانیش دەبێت هەر سێ ساڵ جارێک کۆنگرا ببەستێت بەڵام ساڵی 2014 کە وادەی بەستنی کۆنگرەی چوارەم بوو بە پاساوی قەیرانی دارایی و شەڕی داعش کۆنگرەکە بۆ کاتێکی نادیار دواخرا دوای 5 ساڵ دواکەوتنیش بڕیارە بەم نزیکانە سەندیکای ڕۆژنامەنووسان چوارەم کۆنگرەی خۆی ببەستێت. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر